چیرۆکی پیاوە گڵخۆرەکە جەلالەددینی ڕۆمی لە کتێبی مەسنەویدا چیرۆکێکمان بۆ دەگێڕێتەوە و دەڵێت پیاوێک لە سەردەمانی زوودا تووشی نەخۆشیەک دەبێت کە بە گڵخۆر ناسراوە. ئەم نەخۆشیە بە جۆرێکە کەسی توش بوو ئارەزووی خواردنی گڵ دەکات، بەڵام لەبەرەوەی شەرم بوو کە ئەو نەخۆشیەت هەبێت بۆیە باسی نەکردووە و نەیهێشتووە کەس بزانێت. ڕۆژێک کابرای گڵخۆر دەنێرن بۆ کڕینی کیلۆیەک شەکر کە دەگاتە لای کابرای شەکرفرۆش دەبینێت کە کێشکۆی ناو تەرازوەکەی لەگەڵ دروست کراوە، بۆیە خۆی پێناگیرێ و بە دزیەوە دەست دەکات بە خواردنی گڵی کێشکۆکە. کابرای شەکرفرۆش ئاگاداری ئەم کاری کابرای گڵخۆرە، بەڵام چونکە لە سوودی خۆیدایە بۆیە هیچ ناڵێ و لێ دەگەڕێ بەردەوام بێت لە خواردنی گڵەکە، چونکە هەتا زۆرتر بخوات شەکری کەمتر وەردەگرێت. کابرای گڵخۆر پێی وایە بەم کارەی شەکرفرۆش دەخەڵەتێنێت، بەڵام تێناگات کە چیرۆکەکە پێچەوانەیە. جەلالەددینی ڕۆمی لەم چیرۆکەدا پەیامێکی گرنگ بە مرۆڤەکان دەدات. کابرای گڵخۆر ئەو کەسەیە کە تووشی دنیاویستی و مادەپەرستی بووە. مادە و دنیا وەک گڵ پەسەندەکە کە هیچ بەهایەکی نییە. کەسی مادەپەرست بە بیری خۆی واهەز دەکات کە فێڵ لە دنیا دەکا و بەردەوام خەریکی گڵخۆریە، بەڵام بێئاگایە لەوەی هەرچەندە زیاتر لە گڵی دنیا بخوات هێندە شیرینی ڕۆح و ئاسوودەیی دەروون لەدەست دەدات. شەکری ناو چیرۆکەکە ئەو ئاسوودەی و چێژە ڕۆحیەیە کە مرۆڤ لە سەردەمی نوێدا لێیون بووە. ئەوە کارەکەشی ئەوەیە مرۆڤ لە تەرازووی ژیانیدا بەردەوام لە گڵەکەی دەخوات و ڕۆژ بە ڕۆژ شەکری کەمتر وەردەگرێت. بەو هیوایی ئاگامان لە تەرازووی ژیانمان بێت. گەر تووشی گڵخۆری و دنیاویستی بووین ئاگامان لە بڕی شەکرەکە بێت تا ژیانمان بەرەو تاڵی نەڕوا و هێزی بەردەوامیمان بۆ ژیان تێدا بمێنێت.